خۆشەویستان، لە دوای مردنمان دوو ژیان چاوەڕێی خەڵکیە. بۆیە لە دنیادا دەبێ ئەم دوو ژیانەیەکی کام هەڵبژێری پێش ئەوەی بمریت. ئەوە نەبێت دوای بڕۆیتە ئەو ژیان و دووبارە بگەڕێیتەوە بڕیاری کۆتایی خۆت بدەیت. ئەبێ ئەمڕۆ بڕیاری کۆتایی خۆت بدەیت. ژیانی بەهەشتت دەوێت یا ژیانی دۆزەخ؟ ئەهلی بەهەشت خوای گەورە بە خەڵکی بەهەشتمان قبوڵ کات. ئامین. لەگەڵ ئەوەدا لە هەموو ناز و نیعمەتیەکان خوای گەورە دەفەرمێ هەل ڕەضیتم ئەلا ئوعطیکم ئەفضل من ذلك. ئەی ئەهلی بەهەشت، ئایا بەو ناز و نیعمەتانەی کە پێتانم بەخشی و ڕازین و ئایا زیاترتان پێ ببەخشم و لەم ناز و نیعمەتانە باشترتان پێ ببەخشم کە بینینی خوای گەورەیە، کە ڕەزامەندی خوای گەورەیە. ئەوە بە ئەهلی بەهەشت فەرمێ هەرچی ناز و نیعمەتێ بەسەریانە ڕەژاندوویەتی لە کۆشک و تەلاری ئاڵتون و زیندانە، بێ مشکیلە، بێ خەفەت، بێ هیچ مشکیلەیەک، هیچ ناڕەحەتیەک، هیچ نەخۆشیەک لەگەڵەوەشە ئایا دەفەرمێشتی زیاترشتان پێ ببەخشم؟ بەڵام لە بەرامبەردا بە ئەهلی دۆزەخ دەفەرمێ کاتێ دەڵێن ئەی پەروەردگار، دەرمان کە لە دۆزەخ بمان مرێنە، یەک ڕۆژی عەزابمان لەسەر سووک بکە. خوای گەورە دەفەرمێ ئیخسەئوا فیها وەلا تکەلیمون. یەک قسە نەکەن و بێدەنگ بن، قسە نەکەن. سەیری ئەو ڕێزەی ئەهلی بەهەشت کە، سەیری ئەو کەسانش کە لە دنیادا ڕێزی فەرمانی خوایان نەگرت. خوا دەفەرمێ بێدەنگ بن، یەک قسە نەکەن، هەر وەڵامتان نادرێت. جا بۆ یەکامیان هەڵدەبژێری ئەو کەسانی کە لە دنیادا نوێژیان کردو و بەردەوامن هەتا مردن نوێژ دەکەن. ئەوانە کەسانێکن خوا ڕێزیان لێ دەگرێت، چونکە لە دنیادا بڕیاری ئەویان داوە حەزیان لە بەهەشت و نوێژ دەکەن. خوای گەورە دەفەرمێ والذین هم على صلاتهم يحافظون. ئەهلی بەهەشت یەکێک لە صیفەتەکانیان ئەوەیە لە نوێژکردن بەردەوامن، پارێزگاری لە نوێژەکانیان دەکەن، چونکە ئەهلی بەهەشت ئەبێن نوێژ بکەن. بەڵام خوای گەورە دەفەرمێ ئولائیکە فی جەنات مکرمون. ئەوانەی کە لە دنیادا نوێژکەر بوون و نوێژ خوێن بوون، ئەوانە لە بەهەشتا مکرمن، واتە ڕێزیان لێ دەگیرێت، ڕێز و حرمەتی تایبەتیان لێ دەگیرێت، چونکە لە دنیادا نوێژیان کرد. بەرووبوومی نوێژەکەیان بەهەشت و ڕەزامەندی خوایە، بەرووبوومی نوێژەکەیان ڕێز و حرمەتێکە کە خوا لێیان دەگرێت. مکرمون، ئەوانە بەڕێزن، ڕێزیان لێ دەگیرێت. ئەی ئەهلی دۆزەخ، ئەوانەی کە لە دنیادا نوێژیان نەکرد چییە؟ حوکمیان چییە؟ ئەوەی کە لە دنیادا نوێژی کرد بڕیاری دا حەزی لە بەهەشت، ئەوەشی کە نوێژ ناکە هەر لە دنیادا بڕیاری دا و حەزی لە دۆزەخە ئەگەر لەسەری بمرێ و تۆبە نەکەت. خوای گەورە دەفەرمێ وما أدراك ما سقر لا تبقي ولا تذر لواحة للبشر. طبعا پرسیارەکەی لە ئەهلی دۆزەخ ما سەلەکەکم فی سەقر. بۆچی چوونە ناو سەقەرەوە؟ سەقەر پەنا بخوا یەکێکە لە جەهەنمە سەختەکان، ناوی سەقەرە. ئەهلی بەهەشت بە ئەهلی دۆزەخ ئەڵێن، نوێژ خوێنەکان بە نوێژ نەکەرەکان دەڵێن بۆ چوونە دۆزەخەوە؟ دەڵێن ئێمە لە دنیادا نوێژمان نەکرد. قالوا لم نكن من المصلين. ئێمە نوێژمان نەکرد، خوا قسمانیە سەقەرەوە. دەی ئەمڕۆ بڕیار بدە ئەوەی کە نوێژ خوێنە لە بەهەشتایە و خوا ڕێزی لێ ئەگرێ. ئەوەشی کە نوێژ خوێن نەبوو لە دنیادا و لەسەر ئەو نوێژ نەکەریە مردووە لە ناو سەقەردایە. بەڵام سەقەریش خوا فەرمێت و چوزانی سەقەر چییە؟ پەنا بخوا لا تبقي ولا تذر لواحة للبشر. گۆشت ئێسقان دەتاوێنێتەوە. کاتێک ئەو ئینسانە خوا دەفەرمێت لواحة للبشر چییەکە؟ ئەو گۆشتە، ئەو پێستەی ئینسان دەسووتێنێ. پەنا بەخوای گەورە تەواو ئاگادار بە ئەو پێستە دەسووتێ لە ناو جەهەنەما بە بەردەوامی. ئەگەر نوێژت نەکردی بێ و بەردەوام نەبووبێتی لەسەری، کەواتە هەڵی بژێرە، دەتەوێت خوا ڕێزت لێ بگری یا لە سەقەر دابی. ئەمڕۆ دەبێ بڕیاری خۆت بدەیت. ئەو
کەسانی کە لە دنیادا داوێن پاکن زینا ناکەن ئەو کەسانە خوا ڕێزێکی تایبەتیان لێ دەگرێت لە ژێر سێبەرێکی خۆش و فێنکدان چونکە لە دنیادا بڕیایان داوە زینا نەکەن چونکە زینا صیفەتی ئەهلی بەهەشت نیە ئەوانەی کە کردویانە با تۆبە بکەن و بگەڕێنەوە بەلای خوا پێشەوەی بمرن جا ئەهلی داوێن پاک کەسانی داوێن پاک لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدان یەکێک لەوانە وەڕەجل دعته امرأة ذات منصب وجمال فقال إني أخاف الله پیاوێک یا ئافرەتێک بە هەمان شێوە لە دنیادا بەرامبەری خۆی بان کردو بۆ زینا ئافرەتێکی جوان دەوڵەمەند پارەدار ئەڵێ وەرە لەگەڵما زینا بکە ئەویش دەڵێ من لە خوا دەترسم یاخود پیاوێک بە ئافرەتێک دەڵێ ئافرەتەکە دەڵێ من لە خوا دەترسم زینا ناکەم پاداشتەکەی ئەوەی لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدایە چونکە ئەم کەسە حەزی لێ نەفسی بەس لەبەر خاکی خوا نایکا پاداشتی بەهەشت و ژێر سێبەری عەرشی خوایە چونکە یەکێک لە صیفەتەکانی ئەهلی بەهەشت ئەوانن والذین هم على صلواتهم يحافظون وباسێک کات بەڵام یەکێک لەوانە والذین هم لفروجهم حافظون ئەو کەسانن داوێن پاکن داوێنی خۆیان بە پاکی ڕادەگرن زینا ناکەن ئەوە صیفەتی ئەهلی بەهەشت بەڵام ئەو کەسانەی بە پێچانەوە خەریکی زیناکردن و تۆبەش ناکەن ئەوانە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لەناو قەبردا پێش قیامەت لەناو تەنورێکدان هەمووی ئاگرە ئەم ئاگرە پەنا بەخوا چەند جار باسمان کرد و گوێتان لێ بووە چەند مامۆستا باسی کردووە کە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لە ژێرەوە ئاگریان لێ ئەدرێ بەرز ئەبنەوە هەتا لێواری تەنورەکە وەکو تەنورێک وایە بەس زۆر گەورەیە مەگەر خوا بزانێت چەندە گەورەیە ئەم کەسانە کە ژن و پیاوی زیناکەرن لەناو قەبردا هەتا ڕۆژی قیامەت بەم شێوە عەزابە درێن ئەم ئاگرە لە ژێرەوە بەرزیان دەکاتەوە هەتا لێواری تەنورەکە دووبارە دێنە خوارەوە خۆشەویستی خوا فەرمووی صلی الله علیه وسلم هەموویان قیژە و هاوار و گریانە کەسیش دیان پێ ناکات چونکە هەمووی قیژێنە لە تاو ئازاری خۆی پەنا بەخوای گەورە بەردەوام ئاگر بەرزت کاتەوە و نزمت کاتەوە ئاگر تۆ هەڵبنێ تۆ بەرز کاتەوە بێت چی ئاگرێک بێ پەنا بەخوای گەورە جا بۆیە ئەمڕۆ بڕیار بدە حەز لە بەهەشتە یا حەز لە دۆزەخ لە ژێر سێبەری عەرشی خوا پێت خۆشە بژیت یاخۆ لە دوای مردنت بڕۆیتە ناو تەنورێکی پڕ لە ئاگرەوە ئەوە باسی جەهەنم مەکە کە ڕۆژی قیامەتە لە جەهەنەما چی عەزابێک بدەی بۆیە زینات کردۆ تۆبە بکە زینات نەکردۆ خۆت لە زینا بپارێزە ئەوە پاداشی داوێن پاکیە ئەویش پاداشتی زیناکردن داوێن پیسیە ئەهلی بەهەشت دەموچاویان سپی و جوانە دەموچاویان ئەدرەوشێتەوە دەم بێپەیکەنینن دەم بە زەردەخانەن خوای گەورە دەفەرمێت کۆمەڵە دەموچاوێکەیە وجوه یەومەئیذ ناظرە دەموچاویان ڕووناکە جوانە درەوشاوەیە گەشە بۆیە لە دنیادا چیان کردووە چونکە لە دنیادا خواناز بوون یەومە تەبیەض وجوه دەموچاوێکەیە زۆر جوانن سپین ضاحکة مستبشرة پێ دەکەنن دەموچاویان مزگەنی خۆشی پێیە ئەمە دەموچاوی ئەهلی بەهەشتە ئەی ئەهلی دۆزەخ خوای گەورە دەفەرمێ كأنما أغشيت وجوههم قطعا من الليل مظلمة فأنا بخوا دەموچاویان وەکو شەوێکی تاریک وایە پارچە شەوێکی تاریک شەوێک زەڕ تاریک بێ لە دەشتێکی چۆڵابی هیچ ڕووناکی و ڕۆشناییەک نەبێ هەورێکی ڕەش بە ئاسمانەوە بێ نە ئەستێرە دیار بێ نە مانگ نە هیچ ڕۆشنایی و گڵۆپێک و ڕۆشناییەک هەبێ ئەو شەوە چۆنە دەموچاوی ئەهلی دۆزەخ وایە چونکە لە دنیادا بە قسەی خوا پێغەمبەری خوایان نەکرد صلی الله علیه وسلم لە قیامەت خوا ڕوویان ڕەشەکە پێت خۆشە دەموچاوت ڕەش بێ یا دەموچاوت سپی و جوان بێ ئەمڕۆ دەبێ بڕیار بدەیت ئەهلی بەهەشت بەکردەوەی ئەهلی بەهەشت خۆیان ماندوو دەکەن ئەهلی دۆزەخیش بەکردەوەی ئەهلی دۆزەخ سەرنجامەکەشی ڕووسپێتی و ڕووڕەشیە ئەوە ژیانی قیامەتە ئەهلی بەهەشت خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کە جل لەبەر دەکەن بەڵام پۆشاکەکانیان لە حەریر و ئاوریشمە
يلبسون من سندس واستبرق پۆشاکی تەنکێ و هەشە ئەستورە هە لە دنیادا خۆمان جلەکانمان هەنە جرمانەی تەنەترە هەنە جرمانەی ئەستورترە حەریریش ئەستوری هەیە و تەنکی هەیە ئەهلی بەهەشت خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ یا ڕەبی لەبەری دەکەن ئاورێشم جلی حەریری ئەسڵی بەهەشت چکە ئێمە ئاورێشممان نەبینی مەگەر لە فەیسبووک لە تەلەڤیزۆن نبینی بێتمان ئەوەی کە پێڵێن حەریری حەریر نییە حەریری ئەسڵی مەگە بەرچاومان کەوتبێت چکە زۆر گرانە بە ئێمە ناکردڕێت و حرامیشە بۆ پیاوە لەبەری کا بۆ پیاوی ئێمە موسڵمان بەڵام لە بەهەشتا ئەهلی بەهەشت جلی حەریر و ئاورێشم لەبەر دەکەن ئەی ئەهلی دۆزەخ چی لەبەر دەکەن خوای گەورە دەفەرمێ قطعت لهم ثياب من نار دەفەرمێ لە ئاگر خوا جلیان بۆ دەبڕێ چۆن جلێک دەبڕی قوماشێک لە قوماش دەیبڕی خەیاتێک کەسێک دەیبڕێ ئەهلی دۆزەخش جلیان لەبەر دەکرێ بەڵام جلەکە هەمووی ئاگرە بەس ئاگر خوای گەورە دەفەرمێ سەرابیلهم من قەطیران کراسەکانیان لە قەطیرانە قەطیران دوو معنای هەیە یەکێ لەوانە معنای قەطیران مادەیەکی ڕەشە ئەم مادە ڕەشە سبحان الله زۆر گەرمە کە ئەڕاتە سەر پێش زۆر گەرمە زوو ئاگر دەگرێت بۆنیشی زۆر زۆر ناخۆشە ڕەشە بۆنی ناخۆشە زوو ئاگر دەی وەک بنزین وایە جلەکانیان ئاگرە یاخود لە قەطیرانە ئەو قەطیرانە هەر ئاگر نزیکی بکەوێت یەکسەر گردەگرێ پەنا بەخوای گەورە بۆنێکی زۆر پیس و ناخۆشیشی هەیە یاخود لە مسی تواوە خوای گەورە جل دەکاتە بەریانە ئەمە ڕێز و حرمەتی ئاهلی دۆزەخە هیچ ڕێز و حرمەتێکیان لێ ناگیری ئەی ئاهلی بەهەشت حەریر و ئاورێشمیان لەبەردایە کەواتە ئەگەر پێت خۆشە لە قیامەت بە ڕێزبی ڕێزت لێ بگیرێ لە دنیادا لە ژێر فەرمانی خۆ پێغەمبەری خوادا بە صلی الله علیه وسلم بۆ ئەوەی جلی ئاورێشمت لەبەردابێت لە بەهەشتدا نەک پەنا بەخوا جلی ئاگرین و جلی قەطیرانت لەبەرابێت کراسێکت لەبەرابێت کە بتسووتێنێ دژە چۆن دەڵی هەر یەکسەر ئاگر پێ بگا وەک بەنزین یەکسەر ئاگر بگرێت کەواتە ئەبڕۆ هەڵی بژێرە ژیانی باشت دەوێ یا ژیانی خراپ ڕێزت دەوێ یا سوکایەتی پێ بکرێت ناو جەهەنەما بە هەموو جۆرێک زەلیل بکرێ و داماو بکرێ ئەمڕۆ هەڵی بژێرە ئەوەی بە قسەی خوا نەکا خوا لە قیامەت زەلیلی دەکات سەرشۆڕی دەکات یا ربی خوایە بە ئەهلی بەهەشتمان قبول کەی لە ئەهلی دۆزەخ دوورمان کە یا رب العالمین خۆشەویستان ئەهلی بەهەشت خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبول کات لەناو کۆشک و تەلارەکانی خۆیاندان لەناو باخ و بێستانەکانی خۆیاندان لەناو ڕووبارەکان و کانیاوەکانی خۆیاندان لە قورئان و حەدیثا باس کراوە بەحر هەیە ڕووبار هەیە بە بەحر ناوی هاتوو بە نەهریش ناوی هاتوو واتە ڕووبار لەگەڵ دەریا دەریا و ڕووبار هەیە هەر هەمووی بەس هەنگوینە لەناو بەهەشتا دەڕوات بە ڕووبار بە بەحر دەڕوات هەمووی هەنگوینە بەڵام خوای گەورە دەفەرمێ هەنگوینێکی پاڵەفتە کراو لە بەهەشتا ڕووبار و دەریا هەیە بەس عارەقە بەڵام خوای گەورە دەفەرمێ عارەقێکی خۆش و بە لەزەت نەکوەکو عارەقی دنیا تاڵ و ناخۆش بێت شێتت بکا و سەرخۆشت بکات لە بەهەشتا ڕووبار و دەریا هەیە بەس شیرە بەڵام شیرێکە تێک ناچێت بۆگەن ناکە ئەوکو شیری دنیا لە بەهەشتا ڕووبار و بەحر هەیە دەریا هەیە بەس تەنها ئاوێکی پاکە و قەوزە ناگرێ و بۆگەن نابێت ئەمە بۆ ئەهلی بەهەشت دانراوە کۆمەڵە کانیا و لە قورئان و حەدیثا باس کراوە هەرێکی ناوێکی هەیە ئەهلی بەهەشت لەو ڕووبارانە و لەو کانیاوانە ئاو دەخۆنەوە ئاوێکی خۆش و سازگار بەڵام ئەهلی دۆزەخ چی دەخۆنەوە خوای گەورە دەفەرمێ وەیوسقا من ماء صەدید سەیریان بەراوردەکە هەنگوین شیر ئاو عارەقی خۆش و بەتام لەکوێ ئەمەش لەکوێ کاتێک کە تینویان دەبێت لە تینونا چی دەخۆن چیان دەرخواردەدرێ من ماء صەدید صەدید واتە کێم و جەراحەت و زووخاو
کاتێک کە ئەهلی دۆزەخە ئینسانێک دەسووتێ پەنا بخوا ئەگەر زۆر بسووتێ دەبینیت لە خوار وەکو ڕۆن دێتە خوارەوە لاشەی دەتوێتەوە پێستەکەی دەتوێت وەکو ڕۆن دێتە خوارەوە ئەهلی دۆزەخ چی دەخۆن چێ مجەراحەتی لاشەی دۆزەخەکان پێیان دەرخوا دەدرێ و دەیخۆن وسقوا ماء حميما فقطع أمعاءهم خوای گەورە دەفەرمێ ئاوی گەرمیان پێ ئەدرێ کاتێک کە دەیخۆن ڕیخۆڵەکانیان پارچە پارچە دەکات ئەوەندە گەرمە چونکە خوای گەورە دەفەرمێ تسقى من عين آنية آنية واتە ئاوێکە لە کوچۆتەوە ئەوەندە گەرمە ناچاریشن بخۆن ئەهلی بەهەشت ئاوا خوا ڕێزیان لێ دەگرێ بۆ خۆیان هەنگین و شیر و ئاوی جوان و عارقی خۆش دەخۆنەوە ئەهلی دۆزەخیش کێم و جەراحەت و زووخاو دەخۆنەوە کەواتە هەڵی بژێرە کام ئاوت پێخۆشە ئاوی خۆش و سازگار بەحر و ڕووباری هەنگین و عارقت پێخۆشە شیرت پێخۆشە یاخود پەنا بەخوا کێم و جەراحەت و زووخاو و ئاوی زۆر زۆر گەرم ئەمڕۆ لە دنیادا هەڵی بژێرە خۆت یەکلاکەرەوە بۆ خوا خۆت یەکلاکەرەوە مەڵێ خوا لە من خۆش دەبێ و من بەڕامبەر من بەڕەحمە خۆ دەبێ ڕەحم بە خۆت بکەی من لا يرحم لا يرحم پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی ڕەحم بە خەڵکی نەکە خوش ڕەحمی پێ ناکە تۆ ڕەحم بە نەفسی خۆت ناکەی نەک خەڵکیش کەواتە ئەمڕۆ هەڵی بژێرە کام خواردنەوەیت دەوێت ئەهلی بەهەشت خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کە چیان پێ دەدێ خوای گەورە دەفەرمێ وأمددناهم بفاكهة ولحم مما يشتهون ولحم طير مما يشتهون هەرچی جۆرە خواردنێک میوەیەک گۆشتێک گۆشتی تەیر باڵندە پەلەوە تاوان گۆشتی باڵندە ئێمە بە کەمی دەستمانەکەوێت باڵندە گۆشتی تایبەتە تۆ بڕۆ چۆلەکەی بخۆ سوێسکەیە بخۆ شتێ بخۆ کەوێ بخۆ تامێ تایبەتی خۆی هەیە بەڵام ئێمە هەموو کات دەستمان ناکەوێت مەگە کەسێ ڕاوچی بێ دەستی کەوێ نا لەوانەیە خەڵکی بە چەندەها ساڵ نەیخوا بەڵام لە بەهەشتا گۆشتی باڵندەکان پەلەوەرەکان دەخۆی ئەوەی کە حەزت لێت وەکو دنیا نییە وڵاکا کە هاوین قەدەغێ نابێت قازوقەل بخۆی ئەو شتانە نییە لە بەهەشتا ئەوە نییە هەموو شتێک پاک و خاوێن و بۆنی ساردی و ناخۆشی لێ نایە ئەهلی بەهەشت هەر جۆرە میوەیەک بیانەوێت دەیخۆن یعنی بهێنە بەرچاوی خۆت تۆ لە بەهەشتێکای کۆشک و تەلارەکانت ئەوەی ئاوتونە ئەم جا دارت هەیە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم یەک دارێک لە بناو باخەکەی تۆدایە کە خوا ئەزانێت چەندەها ملیۆن دۆنمە بێت ئەم دارە یەک دارێکە لە بەهەشتا حەفتا جۆر میوەی گرتووە حەفتا جۆر تۆ دارێکە بە چوار پێنج جۆر میوە بگرێ لەوانەیە خەڵک بێنی بۆ سەیریکە حەفتا جۆر میوەی گرتووە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم ڕەنگ و تامیان لە یەک ناچێت ئەم حەفتا میوەیە هەرێکی تامێک و ڕەنگێکی هەیە هەرێکی شێوەیەک و قەبارێکی هەیە ئەمە ئەهلی بەهەشتە ئەمە خواردنی ئەهلی بەهەشتە میوە هەر جۆرە میوەیە حەزت لێی بێت هەر جۆرە گۆشت و تەلەوەرێک کە ئیمامی ئەبوو دەردا باسێکە ڕازای فەرمی لە ئەسەرێکی صەحیح هاتووە ئەفەرمی حەزت لە هەر باڵندەیەک بێ ئاوا دەیبینی لە ئاسمان لەبان دارەکان دەیبینی هەر حەزت لێ بێ یەکسەر بە برژاوی بە قوڵاوی تۆ بەردەبێت چۆن حەزت لێ بێ لە بەدڵ تا حەزت بێت خوایگەن ئەو باڵندەی حەزەکەم بیخۆم یەکسەر لە بەردەمتایە ئەوە ڕێزی خوایە بۆ ئەهلی بەهەشت قوطوفها دانیە دەفەرمێ دارەکانی بەهەشت لقەکانی نزمە شۆڕ بۆ تۆزانی بۆچی زانان دەفەرمون لەبەرەوەی ئەهلی بەهەشت یەکسەر بە ئاسانی دەستی بۆ بەرێت ئەوە ڕێزی خوایە بۆ کەسێک کە ئەهلی بەهەشت بۆ کەسانی کە لە دنیادا خۆیان ماندوو کردو ئەهلی بەهەشت ئەوە نیە مام حاجڵن بەهەشتی ئەهلی بەهەشت ئەوەیە کە خوا بڕیاری لەسەر بدا کە تۆ بەهەشتیت ئەمە خواردنی ئەهلی بەهەشت بەڵام ئەهلی دۆزەخ خواردنیان چییە خوای گەورە دەفەرمێ لەیسە لەهم طعام إلا من ضریع خواردنیان نییە ئیلا ضریع نەبێ کە دڕکی حوشتر خواری پێ ئەڵێن دڕکێکە کە باس کراوە کە ئەی خۆی نە لە قورگت دەچێتە خوارەوە نە لە قورگیشت دەرەچێت گیر ئەخوا دڕک لەکوێ و میوە لەکوێ دڕک لەکوێ گۆشتی باڵندە لەکوێ دەی خوای گەورە دەفەرمێ فإنهم لآكلون منها فمالئون منها البطون ئەهلی دۆزەخ لە زەقوم دەخۆن زەقوم چییە دارێکی زۆر تاڵە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم ئەگەر یەک تکێ یەک قەترە
لداري زقوم بيت سر دنيا هم دنيا فسادك هم دنيا تكدا هم بحركان دنيا تكدا أبي حالي كسك شون بك داري زقوم بروبومي داري زقوم بخوات خوادني أهلي دوزخ زقومة دركة شوكاو زوخاوة كاميان هالدا بجيري بخوت هالي بجيري أمره ريار بدو خوت يكلاك رو بخواي قول أهلي بهشت خواهي قرب أهلي بهشت ما قبولك خواهي قرب فرمي متكئين على فرش بطائنها من استبرق أهلي بهشت لقرآن شاء سبحان الله كباسي أهلي بهشت لك هر أفرمي متكئين باليان داوتو بالكوتونا بس دانشتن ناكا شكو بالكوتونا دانشتن خوشتله إسراحتله قاشتين شكي إسراحتلي خواهي قرب فرمي أوان بالكوتونا لسر کۆمەڵە فەرشێک ئەزانێ فەرشە چۆنە سەرەوەی باز نەکراوە سەری فەرشەکە بەس بنی فەرشەکە کە لای خۆمان گونەیە و شتی احتیاجیە لای خۆمان گرنگی بە بنۆ نادرێت زۆر بنەکەی زۆر گرنگی بێ نادرێت بەس سەرەوە گرنگە خوای گەورە دەفەرمێ بەطائنها من استبرق ژێر فەرشەکان لە حەریری ئەسڵی جا إمام عبد الله كوري مسعود فرمي رضاي خوالي بي باسي جير فرشكان تان بكرا وكا حريرة أبي السروي تشي بي أبي السروي لشي دروس كرا مقر خواب ذاني تشي أما أهلي بهشت لسر فرشك دا مش جيروي حريرة سروي شي باس نكرا وكا الزور من يمتريش بلام أهلي دوسك لشي دادا نشت خوالي رضا فرمي لهم من فوقهم ظلل من النار ومن تحتهم ظلل لجير لسروا آقريان براخراوا فرشي جيروا آقرا فرشي سروا لسري خوشتو آقرا اكسوسين هو تقرشين أكبر جيني سيري أمر زي خواك لأهل بهشت سيري أوس زي خواج بك بو أهل دوزخ بو أمر برياري خود بدا دايما باكبا رولا خوابا نيوش بك عبادتي خواك بوي لمس زينا بقى ليزري أو نعمتاني خواش شمري توبكاك لأهل بهشتا بيان بداوة كواتا فرشي أوان آقرة أهلي دوزخ فرشكان يان آقرة سروش يان آقرة حتى في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم كاتك إنسان فناب أخوة لناو قوردا جوابي ملايكي ندى يا أخوة قرد فرمي فرشي آقري براخا فرشي آقرة أو كشك جوابي ملايكي دا أخوة لك سانا ما قبلك يا ربي دا قرد فرمي فرشي بهشتي براخا كواتا تنابخوا أويك لدنيا دا خواناس نبو بيه لناو قبر دا فرشي آقرا لجهل نشا فرشكي الآقرا أوشي أهلي بهشت بيه فرشكي لحرير مهمترا شوك جيروي حرير سروي مقر خواب زانيتشي أهلي بهشت يكي لنعمة خوشكاني بهشت شيا رقو تشينيك يعني حسادت نية لدنيا دا دو علاقة بيه بس علاقة بيه شو جا دايقني جاري وهاي بلان لبهشت أوشتانا نية ناوي رشتيكي جوان بكري بپاري خود برنجي خود بماندوبوني خود كريتا 15 سال سال إيشك قدامها يعني بي رانا بين خاوني خانو ساري جوان بي كاك توقت شي بسريو بلان بهشت وانية خواه يودا فمي ونزعنا ما في صدورهم من غل أوي رقو شينو حسادت بي غيرة بي لأهلي بهشتانا یک کسێک حسادت بە کەسێکی بەرامبەری خۆی نابە ئەگەر 1000 پلە بەرسل بێت بەڵام دنیا داوا نییە کەواتە ئەوەی کە لە خۆشیەکانی بەهەشتا ڕقوچینەنێ چونکە ڕقوچینە و حەسادەت مرۆڤ لەناو دەبا مرۆڤی حەسوود بەردەوام خەمبارە بەردەوام بێتاقەتە بەس بیر لە خەڵکە کاتەوە بەڵام ئەهلی بەهەشت ئەوەیان تیا نییە خوای گەورە بەهلی باشمان قبول کات خوای گەورە دەفەرمێ ڕقوچینە و حەسادەتمان لە دڵیان دەرهێناوە بە هەموو جۆرێک دەرکراوە تەواو بەڵام ئەهلی دۆزەخ وا نییە خوای گەورە دەفەرمێ كلما دخلت أمة لعنت أختها هەر کاتێک کە کۆمەڵێک دەڕاتە دۆزەخەوە لەعنەت لەو کانتر دەکەن دەسەڵاتدارەکان بە شوێنکەوتوەکانیان دەڵێن لە قورئانە باس کراوە لەعنەتان لێبێ شوێنکەوتوەکانیان بە دەسەڵاتدارەکان دەڵێن لەعنەتی خواتان لێبێ دەسەڵاتدارەکان
قسە بە بێدەسەڵاتەکان دەکەن، بێدەسەڵاتەکان دەڵێن خۆیان نەفرەتیان لێ بکەن، لە دنیادا ئەمانە بوونە هۆکاری دۆخستەوەی ئێمە لە ڕێگای خوا. بڕۆ لە قورئانە چەندها مناقەشە باس کراوە لە بین دەسەڵاتدارەکان و شوێن کەوتوەکانیان، لە بین ئەو کەسانەی کە لە دنیادا خەڵکیان لە ڕێگای خوا دوورخستەوە، لعنت لە یەکتری دەکەن، دەڵێن خوایە گیان چەند قەت عەزابیان بدە. لا مرحبا بكم، لا مرحبا بكم، دەڵێن قەت مەرحەباتان لێ نەبێت، خوا نەفرەتان لێ بکات کە ئێمەتان گەیانە ئەم ڕۆژە. خوا هەر کەسەی ئێمە گەیانە ئەم ڕۆژە چەند قەت عەزابی بدە، عاسەی کە هەمووی ڕق و کینە و حەسادەت و سوکایەتیە بە یەکتری ئاهلی دۆزەخ. بەڵام ئاهلی بەهەشت پێغەمبەری خوا دەفەرمێ زازم لا اختلاف بینهم ولا تباغض، نە خلافیان هەیە نە ڕق و کینەش. آخر خاڵ ئاهلی بەهەشت، خوای گەورە بە ئاهلی بەهەشتمان قبول کە لەگەڵ حۆرەکان و خێزانەکانی خۆیاندا لە بەهەشتانە، بۆ خۆیان لەگەڵ جوانترین و شۆک و شەنگترین ئافرەتان، لەگەڵ باشترین و دڵسۆزترین ئافرەتا دەژین کە ئەو ئافرەتانە سەریان نائێشێنن، خەفەتیان نادەنێ، وەکو ئافرەتی دنیا نییە. ئەوەی خەفەت بێ، ئەوەی کێشە بێ، ئەوەی مشکیلە بێ، قەت لەو ئافرەتان نایبینی، بەس تەنها خۆشەویستیان نایبینی، خۆشەویستی ڕاستەقینە. ئەوە حۆرەکانی بەهەشتە، جوانیەکەیان بێوێنەیە، وێنەی نییە لە دنیادا، هیچ کەسێک ناتوانێت وەسفی حۆرەکانی بەهەشت بکات مەگەر خوای گەورە کە باسیانی کردووە. ئێمە تێدە بەرچاومان، بەڵام ناتوانین بڵین ئاو هایە. ئەمە ئەهلی بەهەشتە بۆ خۆیان لەگەڵ خێزانەکانی خۆیاندا دەخۆن و دەخەون بێ کێشە و بێ مشکیلە، ژیانێکی خۆش دوور لە کێشە و مشکیلە. بەڵام ئەهلی دۆزەخ پەنا بخوا لەگەڵ کێدا دەژین؟ لەگەڵ ئاگرا دەژین، لەگەڵ مار و دووپشکا دەژین، لەگەڵ خواردنی دڕک و داڵ و لەگەڵ خواردنی زەخنەموت و زەقوما دەژین. بۆیە ئەمڕۆ بڕیاری خۆت بدە، ظڵم مەکە لە نەفسی خۆت، ژیانی دنیا و قیامەتی خۆت تاریک مەکە لەبەر خاتری ئەم ژیانە کە هیچ قیمەتێکی نییە. لە کۆتاییدا دەڵێم ئەگەر سەیری سوورەتی مؤمنون بکەیت، خوای گەورە باسی دروستبوونی مرۆڤ دەکات، مرۆڤ چۆن دروست بووە. کە خوای گەورە باسی دروستکردنی مرۆڤی کرد، باسی ژیانی مرۆڤ ناکات. دەفەرمێ ثم ئینەکم بعد ذلك لەمەیتون، یەکسەر دوای دروستبوونی مرۆڤ باسی چی دەکات؟ باسی مردن دەکات، باسی ژیانی مرۆڤ ناکات. کەواتە ئەم ژیانە هیچ قیمەتێکی نییە، دروستە بی ئەمریت، کەواتە ئاگادار بە ژیان قیمەتی نییە. ئەم دوو ڕێگایەکە مەک بە کورتیە هەندێک خاڵم باس کردوم. بۆیە ئەمڕۆ بڕیاری خۆت بدە، بەهەشت دەوێ یا دۆزەخ؟ بەهەشت دەوێ دەبێ عیبادەتی خوا بکەی حەتا مردن، دۆزەخ دەوێ پەنا بخوا خراپە و تاوان بکە تا مردن. جا بزانە کێ دەیدۆڕێنێ؟ اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني دعوة دعاء خير عن كدوة، خوايا أواني نخوش الشفاء عن بدي، أواني كيشو مشكلان إخوايا بيان حلقي بيان آسان كي. يا ربي خوايا يمني وآرامي ولاك من بفاريزي، خوايا مسلمانان من لها مشوين كل غصب بفاريزي. يا ربي خوايا أويك أو مهم وجنو من عليك، يا ربي خوايا دسيان بشكيني جودكو هاو قيمانا كان يا رب العالمين. خوايا لنا ينبري يا رب العالمين، خوايا قدرته وصلاته معجزي خوت ما تيشان بدي برامر بجملته بيدينا كان يا رب العالمين. خوايا مسلمان بفاريزي كشلا وكان بشهيد قبولك يا رب العالمين. خوايا آخر ما بخير يبي الشر بلاو مشكلة لولاتك من بدوركي. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.